پێم خۆشە وەکو کوردێک وەکو ئازادی خوازێک وەکو مرۆڤێک پشتیوانی ڕۆشنبیران و شاعران و نووسەرانی میسری بکەم بۆ ئەو کۆنفرانسی بەڕێوە بن بۆ ئازادی بەڕێز ئۆجالان یەکێک لە سەرکردە قارەمانەکانی شۆڕشی کوردی کوردستان کە ئێستا لە زیندانەکانی دەوڵەتی کوریا گیراوە لەسەر ئازادی نەتەوەکەی لەسەر خەبات بۆ نەتەوەکەی من بە خۆشحاڵیەوە واژۆم کردەوە بە خۆشحاڵیەوە پشتیوانی ئەو کۆنفرانساکەم بۆ ئومێدەوارم بەرهەمێکی باشی هەبێت بە ئازادی بەڕێز ئۆجالان بۆ مشتاقين لك كاد يا شباب فاصل ولا شاف خوشحالي هاتين أو بشجعني في مصر وأنا يعني بوكشتياني كده عزل فيزي يعني شو ممكن تقول كده نجوا شيء من السنين لكن أي أجل كذي ستوي شيء بعمل كده بگومان کمپینی ئازادکردنی بەڕێز ئۆجەلان گەنی جوبایەخێکی زۆری هەیە بۆ بەرپاکردنی ئاشتەوایی و براعتی گەلان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕێگایەکی گرنگە بۆ دیفاعکردن لە پرەنسیپەکانی مافی مرۆڤ و مافی زیندانی کە بگومان ئەم پرەنسیپانەش بەڕێز ئۆجەلان دەبێتەوە لەم چوارچێوەیەدا لە پێناو بەرگری لە ئازادی و بەهاکانی لە پێناو بەرگری لە پێکۆژیانی گەلان و ئاشتی و لێبوردەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناوچەکەدا ئازادی ئۆجەلان گرنگە لەم ڕوانگەیەوە من پشتیوانی ئەو کەمپینە دەکەم ئومێدەکەم ئەو کەمپینە بە ئاکانی خۆی بکە و ئاشتی و لێبوردەی لە ناوچەکەمان و لە نێو میلەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەرقەرار بێ و سوپاس بە هەموو لایەک